والله لە داخیان حکوومەتە بەڕێزە بێنان و ئاوی کردوونی بێ موچەی کردوونی بێ پارەی کردوونی بێ غازی کردوونی بێ کارەبای کردوونی بە هەموو شتێکی لێ کردوون چی لێ نەکردوون. تۆ موچە خۆریت؟ والله ئینشاڵڵا موچە خۆر بووم بەس موچە خوراوم موچەکەم خوراوە 4 مانگ ئەو بەغا مانگی 11 وەرگرتو ئێمە مانگی 8مان وەرنەگرتووە هەتا ئێستا فەرمانبەرم کرێکارم مانگی 450 بەس کرێخانووەیەم بەخواک 400ش مەعاشەکەمە ئەندام پەرلەمانەکان مانگی 12,000 و 15,000 وەرەگرن من 400یەکەم نانێ پێم ڕنابینن 400یەکەمان بنێ ئاوە ژیانە ئەوە گوزەرانە بوتڵێ غاز بە 10,000 پێمە فرۆشن پارەی بۆ غاز بێنم بۆ نەوت بێنم یان بەرمیلێنەوە من دار و بەردی نەوتە بەرمیلێ نەوتم بە 300,000 فرۆشن یان بە 250 پێمە فرۆشن بوو ئاخر لەبەر چیمان کردووە بە ئامەشتان بۆ بێن وانێ من ئەسڵم لادەیە ئابەوە بە خێومانەکردن ئەمانی کەوا لە پەرلەمان دانیشتون و حکوومەتن بەو مازوو پێڵێن ئەگەر بیست بێتە دایک و باوکو بووە بەوە بە خێومان نەکرد هاتین لە لادێەوە بۆ سلێمانیش ئەماندا بە شەکر و چاو و ڕۆن و برنج و ئەمان بردەوە بۆ لادێ بەدەمی ئاو ئەندام کەوا ئێستا کچیان وەنەوشەی لە ژێرەوە کوڕیان وەنەوشەی لە ژێرەوەیە ئێمەش خەڵقی وڵاتەن خانومێک نییە تیاب حەسێمە تیاب حسێ لە وتێل خەوتوم وەکو تێل وای فەرقی چێمانگانە کرێخانوویە مانگی 450 کرێخانوویەم ئەجا کارەبایە موەلیدەیە هەموو یەتە سرم باشە چی بکەن جۆدا هەمووی چیمان پێی بێ ئەگەر وەڵا من معاشێک لە بەغا هەبوو معاشەکەم برا بەسای ئەم کوردایەتەوە